پابەند نەبوونی براوەی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ لایەنەکانی تر بۆ بەشداریکردن لە حکوومەت و بەرنامەی کاری حکوومەت لەسەری ڕێک دەکەون بووە بە نەریت و هەموو کابینەیەک دووبارە دەبێتەوە. هۆکاری سەرەکی بێتە لە عەقڵەتی قۆڕەخکاری و پاوانخوازی. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش هۆکاری پابەند نەبوونی حیزبە دەسەڵاتدارەکان بە ڕێکەوتنەکان بە عەقڵیەتی پاوانخوازی و قۆڕەخکاری حیزبی دەگەڕێنێتەوە. دەشڵێت هەر ڕێکەوتنێک لە ماوەی ڕابردوو بۆ پێکهێنانی حکوومەت کراوە، هیچیان بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. هۆکارەکە بۆ عەقڵەتی پاوانخوازی و قۆڕەخکاری حیزبی دەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان کە حیزب دەیەوێ لە هەموو شتێکدا دەسەڵاتی هەبێ و دەست لە هەموو کاروباری هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان وەربدا و لەڕێ ئەم دامەزراوانەوە شەریعەت وەربگرێ. ئەوەی کە دەشکرێت لە ڕێکەوتنامە لەگەڵ حیزبەکان بۆ پێکهێنانی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەم جومگە و ئەم دامەزراوە گرنگ و گەورانی هەرێمی کوردستان شەریعەت وەربگرێ کە لە کۆتاییدا هەردووچی هەر پارتی و یەکێتیە کە دەسەڵاتی ڕاهەیان هەیە. دوای ئەمە بەرژەوەندیان نامێنێت بۆ ئەوەی کە هەرچی ئەو لە ڕێکەوتنەکان داهاتوو لەگەڵ حیزبەکان هەر لە کابینەکانی یەکەم و هەتا کابینەی پێنجەم جێبەجێ بکەن. سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێژ پێی وایە لەبەر ئەوەی هێزە دەسەڵاتدارەکان هیچ کاتێک ڕێکەوتن لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان ناکەن، بەڵکو بۆ بەرژەوەندی خۆیان و پۆست و دابەشکردنی پارە دەکەن. بۆیە هەر کاتێک ڕێکەوتنەکان ببێتە ڕێگر لە بەردەم بەرژەوەندیان پێوە پابەند نابن. خۆی لە ڕاستیە ئەو ڕێکەوتنانەی لە نێوان لایەنەکانی دەسەڵاتە ئەنجامە درێ بە تایبەت لە سەروبەندی پێکەنانی حکوومەتە لەبەرەوەی زیاتر پەیوەندی هەیە بە شێوازی دابەشکردنی پۆست و پلە و منسەب و دەستکەوتی شەخسی و حیزبیەوە ئەوەندە پەیوەندی نییە بە بەرژەوەندی خەڵکەوە. لەبەرەوە ئەمە بەشێک لەوەیە کە حیزبەکان لەناو خۆیانە ناکۆکیان بۆ دروستە بێ بە تایبەت ئەوانەی لە دەسەڵاتان و کێشەکەوێتە ڕێکەوتنەکەیانەوە. ئەم بابەتە ژێربەژێرانی کە لە نێوان حیزبەکانە ئەڕوات بۆ دابەشکردنی پارە و داهات و سەروەتی ئەم وڵاتە لە ژێرەوە لە نێوان خۆیانە هەندێک جار کێشەی تێکەوێت، بەڵام کێشە سەرەکیەکە ئەوەیە لەسەرەوە بەشتی تر دەرێبڕن، یعنی ئەوەی کە بۆ هاوڵاتی دەرەبڕن بابەتێکە، بەڵام کێشە سەرەکیەکەیان لەسەر دابەشکردنی داهات و پارە و پۆست و دەسەڵاتە لە نێوان خۆیانە کە ژێربەژێر لەسەری ڕێکەوتون وە کێشە لە نێوانیانە دروست بووە. ڕەنگە هۆکارێکی تر بۆ پابەند نەبوونی حیزبە دەسەڵاتدارەکان بۆ ئەوە بگەڕێتەوە لە ئەسڵدا بڕوایان بە ڕێکەوتن و دیموکراسی نەبێت، تەنها ئەو کاتانەی قەناعەتیان پێبێت کە لە بەرژەوەندی خۆیانە، چونکە ئەوان باش دەزانن ئەگەر بێنە ژێر ڕکێفی ڕێکەوتن و سازان خزمەت بە بەرژەوەندیەکانیان ناکات و ئەو کورسی و پارەی چەندین ساڵە بە ناشەرعی دەستیان بەسەرداگرتووە لە دەستی دەدەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.